بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان و ئازیزانمان، لەوانەی ئەمڕۆیە باسێکی پاکژی خواردن و خواردنەوەکەین. بزانین خواردنەی کە خۆین چۆنە بێ پاکژ بێ، چۆنە بێ خاوێن بێ، ئەبێ چیمان لێ کرد بێ، بێ چۆن پارێزگاریمان کرد بێ، بێ چۆن هەڵگیرا بێ، بۆ ئەوەی کە بتوانین بە شێوەیەکی تەندروست بیخۆین و تەندروستیمان لە تەندروستی خۆشەویستەوە صلی الله علیه وسلم نزیک بێ. بەڵێ خۆشەویستەکانم، ئەمە ئەبێ بێ بە ڕۆشنبیریەک باوکی من. ئەمە نابێت تەنها بەرنامەیە بێ و جوێ لێ بگرێ وەڵا وتارەکە خۆش بیان ناخۆش بنە. ئەمە ئەبێ بێ بە سەقافەتێک چۆن لە ناو یابانە سەقافەتی خواردن ئەخوێنن. بۆ قوتابی ئەبێ بزانێ قوتابی چی باشە، چی خراپە، چی ئەخوا، چی ناخوا. ئێمە بەداخەوە چۆن سانسۆر لەسەر سنوورەکانمان نییە، ئەوە سانسۆریش لە ناو مناڵەکانمانان نییە. مناڵ نازانێ، ئەچێتە حانوت، ئەچێتە دوکان، سەیرەکات، چاوە جێڕێ، کامەی جەزابتر بێ، کامەی خۆشتر بێ لەسەر زمانی، چێژی لێ بکە، ئەمە هەڵەبژێرێ. مەفروزە دایک و باوک بەم کارە هەستن، مەفروزە حکوومەت و دەسەڵات و خوێندنگاکان بەم کارە هەستن، مەفروزە ئیعلام بەم کارە هەستێ. مناڵمان چۆن فێری سەقافەتی خواردنەکەین، چیان بۆ هەڵەبژێرین. یونسکۆ ئەڵێ مەفروزە لەناو خوێندنگاکانە health education and service هەبێ. بۆچی؟ بۆ ئەوەی کە فێری مناڵەکانمان کەین for improving health and nutrition، بۆ ئەوەی کە سەحەتیان خۆشکەن. بەچی؟ بە خواردن. سەحەت و تەندروستیان خۆشکەن و خواردنیان باشکەن. بۆیە بەڕێزەکانم، ئەمە خاڵێکە ئەبێ لە یادمان بێ و ئەبێ ئیشی لەسەرکەین. ئەمە بێ بە کولتورە لە ناو کووردا خەڵک بێتە لای ئێمە، بزانێت چەوری یعنی چی، بزانێت چپس یعنی چی، بزانێت جێلیبۆن یعنی چی، بزانێت برنج یعنی چی، بزانێت خواردنە چاکەکانی یعنی چی، بزانێت چی ئەخوا، بزانێت چی هەڵەبژێرێ. منداڵە بێ خۆی هەستێ بەیانیان داوای شیرکا لە دایکی، خۆی هەستێ داوای هێلکەی لێ بکە، خۆی هەستێ بڵێ دایکە ئەگەر هەمانە کوا هەنگوینەکەمان، دایکە تشی بێکم بۆ بکە، دایکە میوەمان نەخواردووە، دایکە سەوزەمان نییە. بۆیە مەفروزە ئەم سەقافەتە مناڵ بیگەێنێ. بەچی؟ بەوەی کە لە مناڵیەوە تیامانە چاندبن و فێرکرابن چی خراپ و چی باشە باوکجان. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دیقەت بن چۆن فێری خانەوادەکانە کاکە خواردنەکانیان هەڵگرن. ئەفەرمێ غەطوا الإناء وأكلوا السقاء. ئەفەرمێت دەفرەکانتان منجەڵەکانتان داپۆشن و دەمی گۆزە و کوپە و ئاوەکان و بەڕادەکان و ترموزەکانتان بگرن. نابێ ئەمانە سەریان بەتاڵ بێ. سبحان الله، سيري عجيبي أم حديثي بيغمبري خوابك صلى الله عليه وسلم كافرمي فإن في السنة ليلة ينزل فيها وباء. أفرميت لصالة روجة كيا ياخد شوية كيا بلا دابزي نخوشي دابزي لا سروة، ولا يمر بإناء ليس عليه غطاء أو سقاء ليس عليه وكاء إلا وقع فيه من ذلك الداء. فبسر هر دفريكا بروا، بسر هر سينيكاتي بره کە سەرپۆشێک و کەڤەرێکی نەبێ، سەرمەنجەڵێکی نەبێ، ئیلا ئەچێتە ناوێەوە. بۆیە فەرمێ دەمی دەفرەکانتان بەستن، نابێ هیچ شتێک تی بکەوێ. بۆیە بینی هەندێ نەخۆش لە ساڵێکا وەختێکە زانین لە پڕ دروستە بێ، ئەڵێ وەڵا نەخۆشی تایفۆید هاتەوە، وەڵا نەخۆشی کولێرە دروست بوو، وەڵا نەخۆشی حەسبە هاتەوە، وەڵا نەخۆشی هەڵامەت، نەخۆشی ئەنفلۆنزا. خۆشمان زۆرجار نازانین سەرچاوی ئەم نەخۆشیان لە چۆ بۆمان هاتووە. بۆ لە پڕ نامێنێ، بۆ لە پڕ دروستە بێ. بەڵێ لە کاتێکا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمە ئەفەرمێ کە خەڵک هەنیزانێ میکرۆب چییە، هەنیزانێ نەخۆشی چییە، نیزانی وە سەرچاوی نەخۆشی لە چۆوە دێ هەتا وە خۆی لێپارێزێ. بزانێت نەسەکە چەند دەقیقە، هەتا ئێستا ئێمەش نازانین لەسەر عەرەبانەیەک کە خواردنێکی داناوە چ فەرقێکی هەیە لەگەڵ خواردنێکی پێچراوەیە. هەتا ئێستا گەورەکانمان چ جای مناڵەکانمان فەرقی ئەمە ناکەن کە خواردن داپۆشراو یعنی چی، خواردن پاکش بێ یعنی چی، خواردن کەشتی تری بەرنەکەوت بێ یعنی چی. بەڵێ خۆشەویستەکانم، بۆیە ئەم جۆرە نەخۆشیانە لە کۆمەڵگایە حتا فەرمون سبحان الله. من کاتی خۆی گەورەکان و داپیرەکانی خۆمە بینی ئەگەر هیچیان دەست نەکەوتە لەسەر منجەڵێک یاخۆ لەسەر دەفرێدای بنێن، ئەچون توڵێکیان دانا و ئاەتیان بەسەرا خوێن. ئەمەمە دایە بۆچی واکە ئێوەمە سونەتە. سبحان الله، دوای هەتا بە خزمەتی حەدیثەکە گەیشتم. یعنی باپیرانی ئێمە
بزانە چەند مستەقەف بوون بەرامبەر حەدیثەکانی پێغەمبەری خوا. خوای گەورە بەهۆی ئەمەشەوە چەند پارێزگاری لە لاشە و لە سەحەتیان کردهبوو. ئێستش باسێکین ئەڵێن باشە بۆ لە پێشترە ئەم نەخۆشییانە نەبوو، باشە بۆ لە ناو باپیرانمانە بەوانەیە کە ئێستاگەن تۆزە تەمەنیان هەیە لێیان پرسن بڵێن باوە شەکرت چییە؟ ئەڵێ وەڵاهی من نازانم کوڕم بەخوا ناو ئێمەیانە بۆ مە تازەیە. ئەی زەخت چییە؟ نەخۆشی دڵ چییە؟ نایزانن. بۆ چکە ئەمانە خەڵکێک بوون وەکو ئێمە لە ژیاون، بەڵام ئەگەیان لە زۆر هۆکارەکانی خۆپاراستن بووە لە تەندروستی و لە نەخۆشی کە ئێمە ئێستا تازە جارێک تر ئیشەڵا بەتەماین لەڕێی ئەم وتارانەوە فێربینەوە. بەڵێ خۆشەویستەکانم، ئایا سەلاجە بە هەمان دەوری ئەمە هەڵەسێ؟ ئایا سەلاجە ئەتوانێ کە خواردن و خواردنەوەمان تێکرد ئەمە وەکو کەڤەرێک و وەکو ئایزۆلیشنێک وایە بۆ خواردنەکانمان بۆ ئەوەی کە تووشێم نەخۆشییە نەبن لەوانەیە وا بێ. بەڵام لە دەرەوەی سەلاجە و لە دەرەوەی فێنکەرەوەکان ئەبێ دەفرەکان پارێزراو بن و پڕکرابن. سبحان الله، پێغەمبەرێک صلی الله علیه وسلم ئەمەی کردبێ لە ناو سەحرایەکە، لە ناو سەحرایەکە کە ئاو بە زۆر بە زەحمەت دەستکەوتووە. اینجا باسی پاکژی و باسی خاوێنی بکە. ئەفەرمێ هەر کەسێکتان هەستا بۆ خواردن با دەستی بشوە، نە بەخوا زیاد لەوە. ئەفەرمێ بەرەکەت الطعام الوضوء قبله والوضوء بعده. لا إله إلا الله. ئەفەرمێ بەرەکەتی خواردن لەوەیە پێش ئەوەی دەستکەی بە خواردنەکەسی دەستنوێژە بگری، دوای ئەوەی کە خواردنیش ئەخۆی تو عافێتێکی هەستی دەستنوێژە بگری. سبحان الله. ئینسان کە لەشی فێن کە کاتەوە کابرێتێرەکەی وردە وردە سار دەبێتەوە ئیشتیهای خواردنیە بێ. اینجا کە خواردنی خوارد حەماوەی لەشی بەرزە بێتەوە، خەڵەسی دەستنوێژێکی تری شەگرێتەوە بۆ ئەوەی کە دەستی هەم خاوێن بێ پێش خواردن کە نانی پێ ئەخوا، بۆی کە دواتریش ئەوەی کە بەدەستیەوە لکاوە نەبێ بە مۆڵگەی نەخۆشی. بۆ چونکە ئەم خواردنە ئەم چەوریە کە بە پەنجەکانمانەوە ئەمێنێتەوە خۆشەویستەکانم بەدەممانەوە ئەمێنێتەوە لە دەرەجەی 37 پلەیە خۆی پارێزێ. میکرۆبیش خواخوای ئەم دەرەجەیەتی خواخوایەتی هەموو لاشەمان هەموو پێستمان پڕە لە میکرۆبی سوود بەخش. بەڵام کابینێت چەوری ئێستا نیشتووە خواردنێکی مۆڵی دەستکەوتووە لەسەر خواردنەکە ئەخواوە بێ بە دوژمنی تۆ، یعنی لەسەر تۆ خۆی قڵەوەکاوە بێ بە دوژمنیشێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ دوای خواردنیش دەستەکانتان بشۆن، یعنی ئاوا نەیسڕین بە خۆمانە تا الحەمدولله. سبحان الله، سەیری ئەم ئەدەبەکە، سەیری ئەم جوانیەکە، سەیری ئەم بێئەرکیەکە لەم ڕۆژەیە. هەستای الحەمدولله بکە و دەست بەرزکەرەوە، هەستە خۆ دەستە بشۆ بە دوای تەبا مناڵەکانیش بێن دەستیان بشۆن، هیچی تێناچێ. بەڵام کە تووشی نەخۆشی بوو باجەکەی قورسەی دەی بۆ خۆت و بۆ خانەوادەکەشت. بۆیە خۆشەویستەکانم ئەفەرمێ من نامە وفي يده غمر ولم يغسله فأصابه شيء فلا يلومن إلا نفسه. ئەفەرمێت هەر کەسێکتان نووست بەدەستێەوە هەندێک گۆشت و چەوری پێوە مابوو نەیشت، دوای بیانی هەستا تووشی شتێ بوو باگلەی لە کەس نەکا لە خۆی نەبێ. سینم عەزەمەتەکە بەیانی هەڵەسی لە خەو نابێت دەستخەیتە ناو هیچ دەفرێکەوە حتا وەکو جوان نەیشوی، چونکە فإن أحدكم لا يدري أين باتت يداه. کەستان نازانێت دەستی لە شوێ داناوە. بۆیە ضرورە دەسەکانمان بشۆین پێش نان خواردن و دوای نان خواردن. نەڵی وەڵا ئەمە شتێکە ئەها ڕۆژ ئاوایەکان چیەکەن، ها دکتۆرەکان وا فەرمن پێش هەموو کەسێکی ماڵی ئەمە خۆشەویستمان وا فەرمێ و تەندروستی خۆشەویستیشمان لەسەر ئەمانە بنیادراوە صلی الله علیه وسلم. بەڵێ ئەمە وا ئەکات کە هەموو ئەو پیسی میکرۆبەی کە بەلاشەوەیە لا بچێت و کۆتایی پێبێ. بۆیە بینیت ئیسلام حتا جیاوازی کردووە لە بینی دەستەکانە بۆ خواردن، نەک جیاوازی کردووە لە بینی خواردنێکە کە غەریبە بە تۆ. فەرمێ ئەم دەستە ئەگەر نانە پێ خوارد بە دەستی ڕاست بخۆ، بە دەستی چەپ خۆ پاکەرەوە. ئەم دەستە بۆ شتی باش بەکارهێنرێ، ئەم دەستەیان بۆ شتی کەمتر پاکش بەکارهێنرێ. فەرمێ بەم دەستیان نان نەخۆیت، چونکە ئەمەیان بۆ خۆ پاکردنەوەیە، بەم دەستیان بخۆ. یعنی حتا تەخسیسی دەسەکانی کردووە، ئەم دەسە تەخەسوسی پاکشیە. لا إله إلا الله. سينم عظمتك كل بيمينك ولا تأكلوا بالشمال. بيغمري خافة لا تأكلوا بالشمال فإن الشيطان يأكل بالشمال. بدسي شب مخوان شونك شيطان بدسي شب أخوان. بويا كشتيك تخوارت أفرميت هر كاتي ويستي اشتي بخوي خوش ويستكم با
خواردنەکەت لەبەر چاو بێ، بزانیت چییە خۆیت و بزانی چی لە خواردنەکەیە هەیە. بۆیە خۆشەویستەکانم، هەر کاتێ خواردنت خوارد نەک ئەبێ حسابی ئەوەت کردبێ بەدەستی ڕاستە خۆیت و دەستنوێژت هەیە و خواردنەکەت پارێزراوە و سەریدا پۆشراوە، ئەبێ لەبەر چاویشێ بێ چی ئەخۆیتەوە. سوبحان الله، ئەمە چەند عەزیمە، ئەمە چەند گەورەیە. لە کاتێکا تۆ خواردنێک مەخۆ، خواردنێک مەخۆرەوە، هەڵی قوڕێنیت بینی بەسەر تۆ ببێ ئەوەی کە بزانێت چی تایە. پێغەمبەری خوا سەلام نەهی لەوە کردو ئینسان سەری شوشەکە بشکێنێت و هەڵی قوڕێنێ، بەڵکو ئەبێ سەیری کا بزانێت چی تایە، سەر نەنێ بە کووپەوە، سەر نەنێ بە تەرمۆزەکەوە، سەر نەنێ بە کونەکەوە، سەر نەنێ بە گۆزەکەوە، سەر نەنێ بە خواردنەکەەوە، دەمی پێوە نەنێ بەڵکو بیبینێ. جا لەم کوردەواری عادەتێکی جوان هەیە کە ئاو بۆێنن یاخۆ شەربەتێکە بۆێن پەرداخێک لەگەڵا بۆێنن، یەکیتە ناو پەرداخەوە دوای پەرداخەی خۆی. ئەمەش ئەسڵی سونەتە و ئەمەش ئەسڵی تەندروستیە. خۆزگە پارێزگاریمان لێ کرد بۆی کە بزانین ئەوەی کە خۆینەوە چییە و دوایش ئینشاڵڵا دەرزەکانی ترا باسێکەین کە ئەبێ ئەمە چۆن بخورێتەوە. بەڵە خۆشەویستەکانم، هێشتا هیچمان نەوتوە، ئەمە تەنها کۆمەڵێک بنەمایە کە پێغەمبەری خوا سەلام فێرمانەکە بۆ ئەوەی کە بتوانین خواردنەکانمان تەندروست بێ و خواردنەکانمان وەکو خۆی هەڵبژێرین. لێرەدا و هەتاوانەیەکی تر و تەندروستیەکی تر و خاوێنیەکی خواردنی تر و خواردنێکی تری تەندروست دێمەوە خزمەتتان. سەلام عەلەیکوم ڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.